یەکێک لە فەقەرەکانی تر کە صلاحیەتی دراوەتێک کە وەزارەتی نەوتی ئیتیحادیە بە هەموو گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتەوە کە ژمارەیان 58 گرێبەستە لەگەڵ 37 کۆمپانیا جیهانیا کراون کە سەر بەسی دەوڵەتن. هەرێمی کوردستان یا با بڵێن ئەو سیاسیانەی لە پشت ئەو مەسئلەی نەوتەوە بوون بۆ لەگەڵ ئەم هەموو کۆمپانیا کردویان بۆ ئەوەی سەنەدێکی سیاسی و دەولی بۆ خۆیان دروست بکەن پارێزرا بن. بەڵام لە ئێستادا گرێبەستەکان هەڵبوەشێتەوە ئەو دەعمە ئەو سەنەدە سیاسی و دەولیان بۆ نامێنێ. بۆیە ئایا چێ غەرامەی ئەمانەدا؟ ئەوەی ئێمە بیستومان و بەداڵەچوونمان کردووە هەندێک لە زەماناتی ئەم گرێبەستانە زەماناتی شخصیە، زەماناتی مڵکیە، یعنی یەکێک لە بەرپرسانی هەرێم بە شخصی چۆتە ناو گرێبەستەکەەوە. بۆیە ئەحمەد موسا چیاد لە مەسئلەیەکە باس لەوەکە هەشت لەو گرێبەستانە تەرەفی سالیسی تایە کە نەک هەرێم و ئەو کۆمپانیا کردوێتیان بەشێکی تریش شخصیاتی تایە. بۆیە ئەگەری ئەوەی هەیە ئەم شخصیاتە سیاسیانە لە هەرێمی کوردستان تووشی لێپرسینەوە بن. خاڵێکی تر لەوە قرستر بۆ بابەتەکە یا بڕیارەکە ئەوەیە ئەڵێ دیوانی ڕقابەی مالی، چاودێری، وردبینی هەرچی داهاتی هەرێمی کوردستانەکە لەوەتی نەوچووەتە دەرەوە تاوەکو ئەو ئێستەی کەتیان. هەرچەندە دادوەرەکان با بڵێن یاساناسەکان خلافیان هەیە لەسەرەوە تا 2012 کرێ نەگەمووی شمول بکە. بەڵام مادەیەکی ترمان هەیە لە قانونی موازنە لە ساڵی 2005 کە موازنە هاتووە حتاوەکو 2022 نصێک هەیە لە ناو موازنات تسوية الحسابات بين حكومة إقليم كردستان والحكومة الاتحادية. فرنسا بوجدانيكي تيايا أم قرار محكمة الاتحادية كاتك باسي دو جور حقل ناكا باسي حقلي حالي وحقلي مستقبلي ناكا. برسیانم کرد لە هەندێک لە دادوەرەکان ئەڵێن محکەمە تەعامل لەگەڵ نصوصی عاماکە نەک تەفاسیل. بۆیە ئەبوایە ئەو حەقلانەی جیاب کردایەتەوە کە هەرێمی کوردستان لە ساڵی 2007 کە گەڕاوە بە دوای نەوتا کە بیری لێداوەکان دەرهێنانی کردووە ئەمانە هەموو کولفەیە ئەبوایە ڕعایەتی ئەم کولفانەی بکردا. ئایا حکوومەتی ئیتیحادی ئەو گرێبەستانەکە هەڵەوەشێنێتەوە تەحملی کولفەکەیەکە یا کولفەکەی خەنە سەر هەرێمی کوردستان؟ خۆ ئەگەر کولفەکەی بخرێت سەر هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوە گرفتی زۆر گەورە بۆ هەرێمی کوردستان دروست.